کەرتی کشتتوکاڵی کەرتێکی گرنگ و پەیوەندیدار بە ژیانی هاوڵاتیان و ئابووری وڵاتەوە. لە هەرێمی کوردستان کەرتی کشتتوکاڵی تا چەند گرنگی پێدراوە. ئایا توێژینەوە زانستیەکانی ئەکادیمیستەکانمان خراوەتە خزمەتی ئەم کەرتە؟ سڵاوتان لێبێت لە بینەران و بیسەرانی ڕوودا و من چراخان ئاسۆ لە پۆدکاستی گرین بۆکس لەگەڵتانە بم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر ڕێژین هارون، پرۆفیسۆری یاریدەدەر، مامۆستا لە کۆلێجی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵەکان. زۆر بەخێر کاک دکتۆر، زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ کاتی خۆت بەخشی بە ئێمە بۆی باسێکی ئەم بابەتە گرنگە بکەین. چیەڵی لەبارەی کەرتی کشتتوکاڵ؟ ئایا کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان تا چەندێک گرنگی پێدراوە یا بەڕاستی پشتگوێ خراوە؟ کشتتوکاڵ وەکو کەرت وەکۆر کەرتی چکە ئەتوانرێ سوودی لێ ببینرێ. ئایا گرنگە؟ بەڵێ. ئایا ئیتیمامی پێدراوە؟ تا ڕادێکی زۆر نەخێر. بۆ وەڵامدانەوەی ئەم وەڵامە ڕق و تەقانە ڕەنگە ڕوونکردنەوەی تری بێ بۆ بیسەری بەڕێز. خاڵ یەکەمیان کەرتی کشتتوکاڵ کەرتێکی بەردەوامی لێکدانە بڕاوە لەو ڕۆژەوەی کە مرۆڤ لە بنیادی مرۆڤایەتیەوە کە مرۆڤەژی هەتا ئەو ڕۆژی مرۆڤێک بمێنێ کشتتوکاڵ و چالاکی کشتتوکاڵەکان لە خزمەتی مرۆڤ بێ و بە بەرامبەریش مرۆڤ خزمەتی ئەو کەرتاکە. لێرە بۆی وەڵامی و پرسیارە بۆمەوە ئایا گرنگە؟ بەڵێ زۆر گرنگە، لەبەرەوەی وەکو باسم کرد سێکتەری کشتتوکاڵی یاخود کەرتی کشتتوکاڵی یەکێک لە بنەچە هەرە سەرەکیەکانی ئەویش ئەوەیە خۆی کللتورە. کشتتوکاڵ خۆی کللتورە. هەر میلەتێک کە کللتوری چاندنی نەبێ ئەو بێ کللتورە. کاتە کورد ئەتوانین بڵین لە مێژە ئێمە خاوەنی ئەم کللتورێ. بەڵێ، بەڵامەوە دوای وەڵامەکەی ئێستاکەشە بیر نەچێت. دای پێیان بڵێ ئێستا کللتورمان ماوە، ئایا کللتوری چاندنمان هەیە؟ بۆی لە گرنجەکەی لا نەدەم ئەو شەوەیە گرنگی پرۆسەی کشتتوکاڵکردن بە هەموو سەر پێداویستەکانی و بە هەموو چالاکیەکانی پرۆسەیەکی دوولایەنەیە. چەند مرۆڤ خزمەتێکە دوو ئەوەندەم خزمەتی مرۆڤەکات، چونکە پرۆسەکە پرۆسەیەکی پێکێنەرە سەرەکیەکانی ژینگە و ئیکۆسیستەمی وڵاتیشە. ینی پرۆسەی کشتتوکاڵکردن ناتوانین بڵین بەبێ ئاو، بەبێ خاک، بەبێ هەوا، بەبێ تشتی خۆرەژی. زۆر باشە. کەواتە ئەمەوێت یەک بڵێم، ئایا ژینگەی کوردستان ئەوەندە لەبارەکە هەمە چەشنی جۆرەکانی کشتتوکاڵی تیا بکرێن؟ لە مێژوویەکمان هەیە پێ بترێن مێژووی نۆلیتیک ئەگەر هەڵانە بم، ئەو مێژوویە کە مرۆڤی تر قەراریدا لە دوای قۆناغی ڕاوشکار و ڕاکردن لەم کێڵ ئەشکەوت بۆ ئەشکەوتەوە داسەکنێ بە کوردی خۆمایە، دامرچێتەوە یا دانیشەیە توانێ و کارە بکە. ئەوە سەرچاوە مێژوویەکان پێمانەڵێن ئەوە بێستان سوور 30 کیلۆمەترێک دوورە، 40 کیلۆمەتریش نابێ، چەرموو لەو دیمانەوەیە، هەر لە سلێمانی مەبەستمە. ئەویشەوەی بەڵگەیەوەی ئێمە 12,000 ساڵ پێش ئێستا توانیمانەوە درکمان بۆ کردو کللتوریەوەمان هەبووە کە ئاژەڵ ڕامکەین، ئاژەڵی کێوەکان و پرۆسی چاندن بکەین و خاوەنی چەند سنفێکە چەند تەرزێک لە گەنم بووین، لە جۆ بووینە و توانیمانە ئاژەڵی کێوەکان ماڵیکەین و خۆراکی خۆمان دروستکەین. خۆیەوە ڕەنگ بێ هەر یەک بەرنامی زۆر تایبەتی بێ لەو سەردەمەیە 8 بۆ 10,000 ساڵ پێش ئێستا دایە گەورەکانمان شیر و گەنمیان تێکەڵ کردووە داویانە بە منداڵەکانیان. بەڵام ئەگەر ئێستاوە بڵێن چووکەی خۆمانە چووکە کللتورەکە نەماوە بۆ دوای بەستم بە ئێستاوە دوای باسێکم ئەی ئێستای کشتتوکاڵ ئەمێ دوای ئەو ببەستمەوە دوێنێ و ئەمڕۆ. هیچێک لە خاڵە گرنگەکانی تر ئایا پرۆسەی سێکتەری کشتتوکاڵ لە دنیای ئەمڕۆیە بۆ ئەمڕۆ پشتگوێ خراوە یاخود وەکراوە؟ گرنگی پێدراوە. ئەسڵان خۆی سێکتەری کشتتوکاڵ هەموو پێکێنەرەکانیە. جارێک کاتێ باسی گرنگیەکی بۆی بیسەر باشتر لەو پەیامەتێ بگە. باسی گرنگی پێدانێکی گرنگی پێدان ینی تەمویلکردن، گرنگی پێدان ینی سەرمایە گوزاری لەسەری، گرنگی پێدان ینی ڕۆڵبینین، ینی پلانی دوورمەودا و کوردمەودا بۆم پرۆسێ ئەوەی لە ئێستایا کراوە. هەموو پێکێنەرە بنچینەی و سەرەکیەکانی سێکتەری کشتتوکاڵمان هەیە. ئەوەی نیمانە و دواکەوتووە ئەتوانی نایبنین ماڵە باجێنە، ئەویش ئیدارەدانە، عقلێتی حکومڕانی کەلەی پوتە لە ئیدارەدانی پرۆسەی کەرتی کشتتوکاڵ. کاتێسە تۆ بڵی لە ئیدارەدانی پرۆسی کشتتوکاڵە ئێمە کێشەمانەیەگینا لە خودی کەش و هەوایە کە بۆ ئەوەی کشتتوکاڵێک تەرتیب بکەین لە هەرێمەکەمانە هیچ گرفتێکمان نییە، بەڵام گرفتی ئیدارەدانمان هەیە. بەڵێ، هەر بە بەڵگەیەوەش بۆیە ساهاتینە ئێستا، یعنی تۆ نمونەیەکی زۆر بچووکەوە باسکەم باسی 10,000 ساڵمان کرد لە ماوەی 50 سانی پێش.
ئەو کاتە داگەورەکانمانوەکو باسم کرد شیر و گەرمیان کوڵان و یاخود تێکەڵ یەکرودانە بە مناڵەکانیان بەڵام ئێستا شەریکەیەکی نازانم بەلجیکی نانی فەڕەنسی نانی چی بە هەموو جۆرەکان بۆ نمونەی کۆمپانیای نای نەستێلە کە پێڵان نەستێل شیر و سیری لاکەکەت بۆ هێنێ هەمانە و بیرۆکەیە تووکو کللتور ئەگەر پاشخانە کللتورەکەی خۆدەکو مێژوو بزانایە ئێستا بێ ئەو کۆمپانیایکی کوردی بووە ڕاستە لاتوانێت ئەکادمیستەکانیش کەم تەرخەمێکیان هەیە لەم بوارەیە ینی ئێمە بە بەردەوامی تێزی ماستەر و دکتۆراکان مەسەلەن بە بەردەوامی دەرچووی ماستەر و دکتۆرامان هەیە بە بەردەوامی توێژینەوەی جیاواز ئەکرێ بۆ ئەکادمیستەکان کارێک ناکەن کە ئیدارەدانی کەرتی کشتتوکاڵی چاککەنەوانێ خەمەکەت قوڵتر کرد دەستخۆش کاتە ئەم ڕۆیچێک لە کێشەکانمان باسم کردوتم کێشە ئیدارەدانە کە باسی حکوومەتم کرد نەمو وەزارەتی کشتتوکاڵ هەیکەلەی حکومڕانی عقلێتی حکومڕانی کاڵم حکومڕانی یعنی وەزارەتی خوێنی باڵا یعنی وەزارەتی پەروەردە یعنی وەزارەتی تەندروستی اینجا وەزارەتی کشتتوکاڵ و ئەنجا هەموو یەکرێتەوە لەبەرەوەی بۆ نمونە با من جارێ بۆ قسەکان وانە ڕواکاسکەم یاخود جۆرێک بێلەوەی کە بڵێم وەزارەتی کشتتوکاڵ هەر وەزارەتی خوێنی باڵا هەستاوە بەکردنەوەی کۆمەڵە کۆلێژ و پەیمانگای کشتتوکاڵی لە زمنی زانکۆکان و پەیمانگەکانی هەرێمی کوردستان کە کادیر بۆ پرۆسەیەکە من نەتوانم پێ بڵێم بەشێکی زۆری نەکەوە هەر بەکۆی لە بڕیاری لە ڕێنمایی لە کێشەکان ببوورە ئاگامان لە هیچ نییە ئەمە خاڵیەک خاڵی دوو ئەو پەیوەندیە تون و تۆڵ و مەحکەم و وردە نییە لە بینی وەزارەتی بۆ نمونە کشتتوکاڵ و خوێندنی باڵا زانکۆکان و بەڕێوەبەرایەتیەکان ئەمە پێناوتە پەیوەندی لە مانگی دوو مانگ جارێ بێت دو سێ دقەوە پێناوتم باسی پەیوەندی فعلی زانستی یەکەم 22 بەهاو بەشی بۆ ماوەی 5 ساڵی شەکرێت تەرزێکی گەنم دروست کرێ خەریکی وەرگرتنەوەی سولالەیەک بن لە بۆ نمونە لە قەلێکی کوردی لە قازێکی کوردی لە مەڕێکی کوردی ئەوم باسی و خەماکەم بۆ ناکرێت دکتۆر ئەمە بۆ ناکرێت بە بۆ هەرێکی لە دۆڵێکین هەرێکی لە دۆڵێکی من ڕێک خەمەکە ئاڵێم بە سادەی شێڵم بۆی بیسەر لێمان تێبگە جوتیار بخۆی لە دۆڵە دانیشتو قەتار وەڵاویسی خۆیاڵێ پێ ئێمەی زانکۆکان بخۆمان لە دۆڵە دانیشتین ڕوومان کردوتە کێوێک و بخۆمان شتی خۆمانەڵین و لایەنی ئەوەی بڕیار بەدەستە وایەوێ حاڵتی تەنفیزی بکە ئەمەیە جاگەر بپرسی بڵێ ئەمە چی ڕێکتانەخە سەرنجام هەموو ئەمەی بەدەر لە جوتیار هەردوو ئەم وەزارەتانەمانە فەرمانبەرین هەموو ینی ماوەی چەند ساڵە لە دروستکردنی ئەم کابینەیە و بۆردێ دروستکراوە بە ناوی بۆردی کشتتوکاڵی کۆمەڵێک وەزیرن لە وەزارەتەکان یان پلاندانانە کشتتوکاڵە داراییە وابزانم سەرۆکاتیە ئەنجومەنی وەزیران خۆیەت یعنی سەرکردایەتیەکە ئەوەنی من ئاگام لێ تاسە کۆبنیان نەکردەوە کابینەکە بەسەرچوو بۆ ئەم کەم تەرخەمیە ئەکرێنی لە ڕاستیا خۆی کەرتی کشتتوکاڵ هیچ نرخۆبەهای کەمتر نییە لە کەرتی وزا لە نەود لە هەموو بەشەکانی تر لە سێکتەرەکانی تر ئەوەی کە ئەیبینین ئەوەی کە ئەیبینین لە وڵاتی ڕاستە خۆ پەیوەندی بە خواردنی مرۆڤەوە سپاس من ژمێ ئەوە بڵێمەنی بۆی جوانتر و ورتر تێبگە تا سەر نەموت و ئاماژە بە سەرچاوی نازانچی نامێ سایتی توێژینەوە بکەم چکە بابەتەکە گشتیە ئەوەی کە جەناب بە باسی کرد زۆر دقیقە ئەوەی کە منەمێ بێڵم لێرە بۆی ئەڵم پێویستی بە عقلێتێکەیە یعنی بزانێکە ضرورە یعنی دانیشین ئەم زۆر جالای خوێندکارەکانمان هەر بۆتە جۆرێکی باو ینی کابرا دانیشێ لە گەنێ برنج و بۆ نمونە نیو مریشکە خوا دوێڵە زەراعە سوودی چییە ینی نابینێ و بەرهەمەی بەردەمی هیچ شوۆیە هیچیە ئەمە خاڵێکی تر بەشێکشی زۆر بەزانایی ئەکرێگەدار بەها بکڵم نازانن ینی نیەتەکە نییە هەیە ئەزانن بەڵام ئەوەندەی ئەم ناوچەی خۆمانم هەرێمی کوردستانیان کردوتە نێوەندێک بۆ ساختکردنەوەی کاڵای وڵاتانی دەوروبەر بەدەستی خۆمان ئەوەندەمە بەس نییە بەرهەمی خۆماڵیمانەوێ زۆر کات هاوڵاتی لە مەسەرەن ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆ بەرهەمیە لەوانەیە نتوانێت شان بەشانی بەرهەمەکانی دەرەوە لە کاتێکە بەڕاستی ئەمە هیچمان کەمتر نییە نەدەستی کارمان کەمترە نەتوانە زانستێکە ینی تا ڕادێک خراپترە لە وڵاتان ئەکرێ کارگە و شتەکان بەو جۆرە لێ بکرێت کە هاوڵاتی لە بەرهەمەکانی ناوخۆ ڕازی بێ بە تاواتی سوپاس منجا ویستمەوە بە بەڕێزە بڵم بە ئەمەیان باسی توێژینەوە بکەم زیاتر تا ئێستاوا بزانم ئەوە دوو خوێندکاری ماستەرمان هەیە و چەند توێژینەوەیکی کەشمان کردووە لەسەر خواست و ویست و حەزی بە کاربەر لە سنووری گریمانیم لە سلێمانیشمان کردووە بەرامبەر بەو بەرهەمانەی کە ئایا هەستەکەی خەڵک
بە هەموو تەمەن بە هەموو ئاستەکانی خوێندەواری بە هەموو بەڕەگەزەکەەوە بە ئاستی مەعیشیەوە خەڵکێکی زۆر تا ئێستا خواستی لەسەر بروبمی خۆماڵی هەیە با ئەو زوڵمە لە بەکاربەری خۆمان نەکەین ئەسڵەن زۆر مەبەستیانە ینی نمونیکی بچووک ئێمە لە سلێمانی ئاژین خەڵکی وایە 10-15 کیلومتر بڕێ بووی هێلکیش خۆماڵی دەستکە بووی ماستی خۆماڵی دەستکە کەواتە ئەمە لە وڵاتان خەڵک پارە مەلاین دۆلار و یۆرۆدا بۆی ئەو تەوعیە دروستکاتەوە خەڵک خواستی لەسەر برومی خۆماڵیە بێ بەڵام باکسەوە ئێمە هەمانە حکمڕانەکانی ئەمە تەرویج بۆ ئەمە ناکەن یاخود بنیەی بۆ دانانێت ڕەنگە پرسی بڵێوە نیە لە فلان شوێن کۆمپانیایەکە کرێتەوە لێ شوێن نەزانم چێڵگەیەدا مەزرێنرێ لێوێکرێ چراخان ئەومان بیر نەچێ لە دانانی پلانە بە تایەتی سێکتەرێکی بەرفراوان ئەخر غەریب بە تۆ خاوەنی دەشتی سندی و شارە زور و پشدەر و بیتوێن و دەشتی هەولێر بە قەراج و کەندینا و ئاب سوڕێرەوە بڕۆ بۆ گەرمیان و هەتاچی تۆ توزانم تا خانەقین بە زەوی و بە ئاوی و بە خاچی تۆ ئەو هۆشت نەبێ بۆیە نامنا ماڵە باجێنە یعنی یا لە پڕپڕ لە بەهورە بروسکەیەکی بچوو پرۆژەیەکی بچووکی 2.5 4.5 لە شوێنێ دروستەکرێ بەستەکەی ینی شەرم ئامێزە بۆ ئەکادیمیستەکان ئاشت نابنەوە لەگەڵ ئەم جوتیارانەیە پێکەوە بتوانن کارێک بکەن محاولاتێ ئیش لەسەر ئەم بابەتە بکرێ محاولاتەیە دنیای جاران بۆایە زۆر سەریعتر بوو بیرمان نەچێت سەکتەری کوشت و کاڵ لەسەر دەمی مێوش بەگەنم دەرچووە ئێستا سەردەمی بزنسی گرتووە ینی جۆرێکە لە کاری کوشت و کاڵی جۆرێکە لە چالاکی کوشت و کاڵی ئەبێ ئاراستەکەی بگۆڕین لێرە هەڵەمان هەیە کاڵم هەیکەلەکە اینجا بێمە سەر هەیکەلی حکم یاخود کارگێڕیکردن یا ئیدارەدانی پرۆسە کوشت و کاڵەکە خۆی هەیکەلەکە هەڵەیە ئێستا یعنی ئەبێ نابێ بۆن منە وەزارەتی هەموو بکە ینی سەتەنانە لە ناو پارێزگای سلێمانیە بوون من لە ئیدارەدانی ئەو برایکی خۆشەویستمان کاکتوانە و دکتۆراکەی تەواو کردووە تەنانەت ڕەنگە یەکەم تێز بێ لەسەر ئیداری نەک عراق نەکەرێمی گورسان بۆ محافظە کردومانە سەرەکەین لە قەزاکانە ئیدارەدانی ئاو گۆڕانی بەسەرادێ ئەم جۆرە لە سنترالایزکردنە بە مەرکەزیکردنە هەمووی بێ بۆ هەمووی ناکرێ ئەی تۆ ناکرێ حاجۆمەران و کفری وەکو یەک تعامل بکەی ئاوە بینە سەر کێشە تەکنیکەکان هەر زۆرە ینی بۆی پێتەڵم کە ناکرێ دائیمەن کاتێ ئیداری شتێک بی تۆ چەند ڕەکیزەیەکتی چ لەوانە پلاندانانە پلانێکی زۆر باشە پلانەکەش یەک دنیا ڕەگەزی تریتە یعنی دکتۆر تۆ تێ بڵێ سیاسەتی کشت و کاڵیمان نییە لە نیمانە نەخێر ناوم ناماڵە باجێن لەوە جوانتر نابێت چکەی تر خۆشە 2 دقە و 20 دقە و ڕۆژێک و تاقێک و هیلاکە بیت و وازی لێنی لە بەرویی وەسفیکاڵ ناگرێت ئەنی بەڕێی من لە خۆشمە بە وشیاری و باگای شۆ قسەیەکەم بەڵام ئەگەر بێ سێری کۆی پرۆسەکە بکەی ینی هەموو ئەم زمینە سازی هەیە من نامێ باسی وڵاتانی چۆچ ینی بکەم یان نمونە بێنمەوە تۆ بێ بڵێ ویل کە وڵاتی چۆک و کەنداو نەبووین تۆ سەرچاوی ئاوی شیرینە نەبێ خاکت نەبێ کەشواوەکە و لەبار نەبێ بی کشت و کاڵ کە حتمەوە پلانی باشی ویستەوە قەتەر تووشی قەیرانێکی بچوو بۆ ماوەیە چەند ساڵە پێشێستا خێرا بە پەلە ئێستا حالیان ئەکسپۆ ئیش لەسەرواکە بۆ ساڵی 2023 قەتەر ئەوە چیە نیشانەی بوونی پلان باش تۆ خاچی باشە بێ جوتیاری باشە بێ ئاوی باشە بێ پارەتە بێ ئەی بۆ نایکی ئیکەواتە نیەتەکە نییە عقلمان وەکو پێویست پێ ناشکێ و ڕێگەش نادین چاکرێ ئەم هەموو دەرچووی کشت و کاڵەمە بیر نەچێ ڕێگە نادین چاک بکرێ بەداخەوە ئەم هەموو دەرچووی کشت و کاڵەمان هەیە بۆ ئیسفادان لێ ناکرێ بۆ نایەن خۆیان مەسەلەن بتوانن پێکەوە کارێک بکەن بەدەستە جەمعی ژووری میوانە نەبێ توانی میوانداری بکەی بەدڵنیایە تۆ سێکتەرەکەت داڕما و بێ کارگەی باشن نەکرد بێتەوە پلانی دوور و درێژە بۆی نەبوو بێ پلانی کورت نەبوو بێ ئەم هەموو کچ و کوڕەجوانی کە یان بینین بەهێز و زەیەکەوە تا مەزروی ئەوەن بە 400,000 دیناریش کار بکەن بەس لە سلکەکەی خۆیان گرفتەکە لەوەی ئەو کارگانەی کە ئێستش هەیە زۆربیان کێشیان هەیە ینی زۆربیان لە کار وەستاون هەریەک بە هۆکارێک ئەوانش کە دەستی کاریتیا بۆ ئەوانش دەستی کاریتیانەمەوە ینی کرێکارەکانی ئەوێ ئەو کەسانی کە لەوێ ئیشیان کردووە ئەوانش هەمووی گەڕاونەتەوە ماڵە و کارگەکان لەداخستنان بۆ من پرسیارە لەسەر قسەی تۆ نەکەم کارگەکان کە داخران ئەنی بەرەمێنانی کشت و کاڵی نەماوانە بەڵام سەرنجام بازاڕەکان پڕە لە بەروومی کشت و کاڵی ئەمە پرسیارەکەی لە هەمان کاتیشە مرۆڤ لە سێژەمە نانەخوا کەواتە ئەوە وەڵامێک بوو بۆ قسەی من خۆمان واکەین بۆ ئەوەی زمینە سازیە بکەین ببینە
نێوەندێک بازاڕێک بۆ ساخکردنەوەی کاڵای دەوروبەر لە ڕووی کشتتوکاڵیەوە تا ئێستا ئەو بەرهەمەی کە لە ناوخۆ هەمانە بەڵێ چەندێک ئیکتیفای چەندێک پێویستی خەڵکی دابین کردووە کەس ئەو بەرهەمانەی کە کەس نازانێت بۆچی تا ئێستا داتایەکمانە لەسەرەوە بابەتە چکە هیچکە لە مویمەکان من ئەگەر بمێ کار بکەم هەر بمێ بۆ نمونە جلێ بکڕم بەڕێز بچیتە بازار جلێ بکڕی پێشەوەی بزانی سێرەوەکە چێشێکی گیرفانتەکەی بزانی چەنە پێویستە چەنە بێت تەخمینە بێت ئێمە ژمارە بەلامانەوە گرنگ نییە چکە بەرنامەمان نییە چاکیکەین یعنی پرسیارێکەکەمەوە بۆ لەم بەرنامەی جەنابتە هەموو حکومەتیێریم نازانێت سە چەند دۆن زەویمانەیە کەس پێم نەڵێ داتای فینەوە تۆش دەزانی لە بەرمانە ئەوانە داتانین سەردەمی گوریزنا ئەو داتایامان پێ بڵن کە ئێستا بەس لێشی دەربێنن چەندتان کردووە بە مۆڵ و سیتی و چی ئەوانە هەمووی تفاکراوان دەربێنم زانام کەس زانێت چارێمی کوردستان چەند دۆنمە دانێزانی چەنی دێمە و چەنی بەراوە هەمووی ژمارەیەکە و وەهمیە تا ئێستا لەم لە حەزەیەم لەگەڵ جەناب تا قساکەم نازانین هەرێمی کوردستان چەند هەزار جوتیاری فعلی هەیە کەواتەمە هەموو خەلەلەکە لە ئیدارەدان و بەڵێ ئەگەینە هەناردا ئەگەرم کێشانە چارەسەر بکەین ئەگەینە ئەوەی کە سوپاس بۆ خەویشی جوانە خۆشحاڵم کە گەنجەکە بینیم چراخان دەرچی کۆلێژەکەمانە بۆ تموحەیەشتا لە بنیادای خەوی ئەوە بینین ڕویایە دیدگایشی گەورەمانی ئەڵێن ڕۆژێگەین ئەسڵ بۆ ئێمە زۆر ئاسانە گەشتن چۆنی ئەتوانین چی بکەین کاک دکتۆر بەڵێ ئەگەر وەکو ئەگەر ئەم وڵاتی ئێمە ئەگەر نیەت هەبێ وەگەر قرار بێنیەتە بێ لە سەردانان من دڵنیاتەکەم ئەم سێکتەرە زۆر تون و تۆڵەکرێتەوە لە ماوەی 5 ساڵە ئەوەی عەرەبڵە ئیزدیهار درەوشاوەیەک یعنی ئەتوانی زۆر خۆشحاڵ بیپی و دڵنیاش بە لە ماوەی 5 ساڵە دەست بەکار بکرێ تاوەکو 15 تا 25 ساڵی تر گەنجەکان ئێمە بەشێکی زۆری چۆنێ سارە سەر سێکتەری ئەمی کە پێوترێ ICT و ئەمەی پێوترە کۆمپیوتەر و ئەوی خواستی لەسەر پزیشکیە نەزام چییە من تسەورەکەم بەشێکی زۆری خواستا بێ و ناوەندێکی زۆر باشە بە بەڵگەی چی بە حکمی هەموو گۆڕانەکانی کەشوهەوە هەتا ئەم لەحزەیە هەرێمەکەمان توانیوێتی نەکتوانیوێت ینی سواز بۆ خوا کە توانیمانە تقریبان 4 وەرزمان هەبێ کە زۆر گرنگە بۆ کاڵ یا ناتوانین بۆی دروستکەین خۆی ئۆڕەدیەمانە خەڵکێ نەیماوەیە خەڵکی نیەتی ئەمەی چێکە لە خاڵە گرنگەکان هەموو ئەو ڕێگەزانی کە باسم کرد هەیە یەکشتمان نییە حکومڕانێکی باش بەنیەتێکی باش باقلێکی باش ڕویایشی دوور درێژی 50 ساڵی من دڵنیاتەکەم نەک ئەمان بێ بەشێک لە وڵاتانی نەک زۆر نزیک بەڵکو دوورتر بەرهەمەکانی ئێمە سوودمەند دەبن و ڕۆژانە بێتە میوانی سەر سفرەخوانە بابەتێک زۆر گرنگ بوو لەلام ئەو توێژینەوانی کە کراوە لە زانکۆکانی خۆمان لە زانکۆی سلێمانی لە زانکۆی هەولێر لە دهۆک مەبەستم زانکۆی سەلاحەدینە لە زانکۆی دهۆک ینی ئەتوانین سوودیان لە ببینین ئایا ئەم توێژینەوانە بە جۆرێک کراون کە بتوانین ئەم داڕمانی کەرتی کشتتوکاڵی دووبارە چاکەینەوانێ ئەگەر بڵێم بەڵێ خەتەر و ئەگەر بڵێم نەخێری شەر نابێ ئەکرێ بڵێن بە پۆڵێن بەندیکەی هەندێک توێژینەوەمانێ زۆر باش بەڵام توێژینەوەکە کاتێک سەرپێکەوێ کە سێکتەرێک یاخود چاپتەرێکدانرابێت لە ناو ئەو پرۆسی ڕیفۆرمە بۆ کەرتی کشتتوکاڵ کە سوودی لێوەربگیرێ کە شتەکە خۆی نەبێ وەکو وەعزوشتی وایە ئەنێ بێتە ئامۆژگاری ئەنی شتەکە ناچێت قاڵبی جێبەجێکردن و تەطبیقەوە ینی بەشێکیان هەن ڕنگ بێ لە ماوەی دوورمەودایە هەندیشان توانیە چە کاریگەری بکە ینی هەندێکمانەیە با بڵێم ستا لێستا توانای کاریگەری هەبێ بەڵام وەکو پێویست سوودی لێوەرناگیرێ هۆکار چییە؟ یعنی مەکەم و کورتی لە ئەکادیمیستەکانیان دووبارە کەم و کورتیە لە ئیدارەدانی کەرتی کشتتوکاڵی فرەلایەنە بەوەی کە تۆ تەوێت تەسیری موبیدێک لەسەر نازانم نمونە بابەتی شانمونێکی سادە بژەرمەوە بەڵام تو دیقەتە دەی موبیلەکەی خۆ نییە تۆکەی خۆ نییە ئەوەی تۆیش لەسەر کردووە وان نییە ئیتر سەکی نەتیجەکانەکە بەڵێ کێشە دروستەکە وانێک توێژینەوەشمانەیە هەستەکەم هیچ بۆ وڵاتە نابێ ئەی بۆیکەن ئەیکەین لەبەرەوەی پلەی بزانستی بەرزکەینەوە کاتە جارێکتیش لەناو ئەکادیمیستەکانی خۆمانە خەلەلێکەیە کە ینی لەسەر بابەتە جددیەکان ئیش ناکرێت بەڵێ بەڵگەکان زۆرن بەداخەوە خۆی ناڵم هەموو پێویستی بە چاکردنەیە ینی من ڕەنگ بە هاوڕەکانم لێم عاجز بن بەڵام منی توێژینەوەکەی نەگەر لێیان بپرسین یا بن با بڵێن لێمان بپرسنەوە بووکەن ڕەنگی نەزانین بۆیکی
لەبەرەوە ئێستا هاتوۆتە سەر ئەوەی ئیتر هەمووی تا ینی قەزەکە لەسەر هەندێک شتی زۆر سەتحی بچووکە خەوە گەورەکەون بووە. منستەکەم لەوە قورستر بۆیە بگەڕێمەوە یەکەم و شەموت بۆی وتم باگای و قساکەم وتم پرۆسی کشتتوکاڵی کللتورە کاڵم کللتور یەکێک لە سیفەتەکانی کللتور دابوونەریتە هێشتنەوەیەتی زمانە ئاماژەیە وێنەکردنە هەموو ئەمانی کە چالەچەکانتە تشبیکردنی هەر شتێکە بۆ شتێکە خۆتی بینی لەو بێت وە گرنگجی مانەوەی بەهای کللتور یعنی بێ بەهای هەبێ یاخود لە بەهاکەی بزانی بەڵام ئێمە چونکە بەهاکانمان ون کردووە کللتورەکە ون هەبێ هیوادارم ئەو کللتورەی کەونمان کردو جارێکی ترکاری لەسەر کەینەوانێ و بەڕاستی کەرتی کشت و کاڵی گرنگی پێ بدەین. ئێستا پێم بڵە هەنگاوەکانی چارەسەر لەکوێ دەست پێ بکەین؟ سپاس ئێمە قەراریش بووە بێت باس چارەسەر بکەین بۆز نەکەم بڵێن خەمە بەخشنەوە چارەسەرەکە بەڕێی من ئاسانە. چۆن ئاسانە لەبەرەوەی ئێمە پارەمانێ ماژار نین خەڵک حسابی ئەوە نەکات دوو مانگە ماژان باسیەوە ناکەم یادام چیەوە نانە ئێمە پارەمانێ کاڵم پارەمانێ ئەو پارەی سەرفێکەین هەمان بێت وەکو گیرفان وەکو بەشێک وەکو سەرمایە زەویەکانمان هیلاکمان ناکە پرۆژە و دیێرەکان پارەی زۆری نایە هیلاکمانکە هیچ ناوچەیەکی کوردستان نەگەشتۆ تاوەی 2500-3000 متر دوای ئەوە بکەوی ئینجا ئاو باتێ شتیوامان نییە ئەمانە پارە سەرفەکەن بۆیە پارەمان هەیە بە شێوە توانی دەستی کاریشمان هەیە هەمووی حازرە هەموو ڕەکیزەکانی حازرە ئەوەی کە نیمانە ئێستا پێویستەیشی لەسەرکەین نیەتە نایخواهێنانە بۆ ڕوحی تا 5 ساڵی کە وازمان لێ بین بابگەین چکە پرۆزەی کشت و کاڵی یەک شتی سیفەتی زۆر سێری هەیە هیچ پێویستی بە سەبرێکی زۆر جوان هەیە یعنی وادارم لە مۆ دووە حکومڕان سیاسی کاربەدەست خوێندکار مامۆستا سەبری جوتیاریان هەبێت ئەین جوتیار ئەوەندە بە سەبرە لە مانجی 90 گەرمێکەکە بە زەویەکەوە 7 مانگەوەستێ 8 مانگەوەستێ چاڕووی بەرهەمەکەیەکە ئەرزانی ئەگەر ئەم منەکە لەش بازار ئەو 7 مانگە ڕنگ بە پاری زیاتری دەستکێ بۆ هیوادارم هەمومان بەنیەت و بە ڕۆحی جوتیار بۆ سەبری جوتیارەوە دڵیشی لە مستایەتی سن لی نەدا لە گەنمەکەیکی سەڵە لی نەدا نازانم کە ڕوو لی نەدا چی لێ ئەم هەمووە ئەوەستێ بەس پیسەویلی چی ئەزانی بۆ چکە لە بەهای مشتێگەر مەزانێ هەتا وەکوانی کار بەدەستن لەم حکومڕانیە وڵاتەیە ئەبن و وەبوونە لەوە تێنەگەن مشتێگەنم مانای چییە هەر ئاگامان لە نەوتەکە بێ چۆن ئێستا ڕێژەی کانسەر بەرزەبێتەوە کاتە کانسەری جستەی خەریکە تووشی کانسەری عقلی شەبین ینی یاخوا ئەو شەرپەنجێ هەرچەند توش بووینە بەشێکی بەڵام زۆر بڵاو نەبێتەوە چونکەوە ئەو شێرپەنجەیە کە لە دەماغی دایناوە شەلەلی کردین هیوادارم زووتر چارەسەرکرێ و بۆی بە زووترین کات توانی هەنگای باش هیوادارم پەیامەکە گەیشت بێ بینەران و بیسەرانی ڕوودا و زۆر سپاس بۆ ئێوە کە لەگەڵ مابوون لە گرین بۆکسدا بۆ هیواین کە پرۆگرامێکی پرسوودمان پێشکەش کردوێتن کاتێکی خۆش.